لەبارەی پرسی پێکەنانی حکوومەتی نوێ عێراقەوە زیاتر قسە دەکەم. دوای چەند ساڵ چاوەڕوانی لە ساڵی 2009 تا ئێستا کە خۆپیشاندانەکان یەکەم جار داوای حکوومەتێکی تەکنۆکرات و هەروەها بێلایەنیان کرد و داوای خزمەتگوزاریان بۆ گەلانی عێراق کرد، ئێستا حکوومەتێک پێکهاتووە کە بەڵێنی جێبەجێکردنی سەرجەم داواکاریەکانی بە هاوڵاتیانی داوا، کاردانەوە نێودەوڵەتی و ناخۆیەکان هەر بەردەوامن. ئایا سوودانی تا چەندە سەرکەوتوو دەبێت لە جێبەجێکردنی مکانیزمەکانی نێو کابینەکەی و بەڵێنانەی کە لە نێو کارنامەی کابینەکەیدا داوێتی ئەو پێکهاتەیە کە ئێستا لە کابینەی نوێ حکوومەتی عێراق تا سوودانی پێشکەشی کردووە ئەتوانێت کابینەیەکی سەرکەوتوو بۆ پێک بهێنێت کە داخوازی سەرجەم لایەنەکانی تێدا بێت و جێبەجێ بکات. بەڕێز ئازاد دۆسکی چاودێری سیاسی لەگەڵم دەبێت لە سلێمانی و لەگەڵ بەڕێزیان لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز ئازاد ئەم کاتت باش. چاوەڕوانێکی زۆر لە کابینەی نوێ حکوومەتی عێراق هەیە و سوودانیش کۆمەڵێک خاڵی گرنگی لە نێو کابینەکەیدا باس کردو. پێتان وایە کابینەکەی سوودانی وەڵامدەری سرجەم و داخوازی و داواکاریانەی شەقامی عێراقی لایەنە سیاسیەکان وە کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەگشتی دەبێت؟ بەڵێ، سەرەتا سڵاو و ڕێزم بۆ تۆی ئازیز و سڵاو ڕێزم بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24 سەرکەوتوو بن. هەڵبەتە وەکو بەڕێزت وە لە راپۆرتەکەی بەڕێزتانیش هات، پێکەنانی ئەم حکوومەتە یەک لە دوایەکان بە تایبەت لە دوای ئیقالەکردنی کابینەکەی عادل عەبدولمەهدی و بە هاتنی مستەفا کاظمی ئەگەڕێتەوە بۆ داخوازیە سەرەکیەکانی ئەوانەی کە لە بەغا پێڵێن تشرینیون و خۆپیشاندەرەکانی بەغا چەندین قوربانیاندا. بەڵام من پێم وایە بە تایبەت کە لە دوای ئەم کۆتایی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کە لە دەی 2021 و زیاتر تێپەڕی لە ساڵێک بۆ پێکەنانی ئەم حکوومەتە و دوای ئەو بارودۆخە ئاڵۆزەی کە دیومان تەنانە دوورخستنەوەی بەڕێز کوتلەی سەدر و مقتەدا سەدر لە عەمەلی سیاسی و لە کابینەکەی وەکو بەڕێزت ئاماژە پێکرد کە لە کابینە وەزاریەکەی ئەم بەڕێزە کە دوێنێ متمانەی پێدرا لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە پێی مادەی 76 دستور کە لە دوای تەکلیفکردنی بە پێکەنانی حکوومەتی نوێ دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا کاری کابینەی حکوومەتەکەی و ناوی وەزیرە بەڕێزەکانی دەستنیشانکە بۆ زانیاری بەڕێستان کۆی گشتی و وەزارەتەکان لەناو ئەم کابینەیە 23 وەزارەتە تا ئێستا 21 وەزارەت یەکلایی بۆتەوە، تەنها وەزارەتی بیئە و ئیسکان نەبێ. پێم وابێ کوردیش وەزارەتی دەرەوە بۆ کورتی یەکلایی کراوتەوە، وەزارەتی عەدل لە ناویانە و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز فواد حوسێن بۆ وەزیری دەرەوە. ئێستا ئەو دوو وەزارەتە بەداخەوە هێشتا ناوماڵی کوردی ئاڵۆزیتیە، سەبارەت کێشەیتە دەربارەی وەزارەتی ئیسکان و بیئەوە. بۆیە با بێمەوە ناوڕۆکی پرسیارەکەی بەڕێستەوە لە دوای ئەوەی دیومان لەم هەڵبژاردنە کە ئەنجام درا بە تایبەت لە نێوان بیتە یاخود ناوماڵە سیاسیەکان سونە تا ڕادەیەکی زۆر ناوماڵی سیاسی سونە زۆر تۆکمە بوو ئەگەر بە بەراوردی بکەیت لەگەڵ هەڵبژاردنەکانی تری پێشووتری عێراقا بە تایبەت بە سەرکردایەتی محەممەد حەلبوسی و وەلایەنێکی ترا کە توانیان زیاتر لە 60 کورسی، بەڵام دیومان بیتی شیعی ئاڵۆزەیەکی زۆر بەخۆوە بینی بە تایبەت لە دوای بڕیارەکانی مەحکەمەی ئیتیحادی. من هەمیشە ئاماژەم پێکردووە ئاڵۆزبوونی ڕەوشی عێراق و زیاتر ئاڵۆزکردنی محکەمەی فدراڵی ڕۆڵێکی سەرەکی بینی بەداخەوە و ئێستاش بەداخەوە ناوماڵی سیاسی کوردیش دیومان تا یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار و ئێستا وەزارەتەکە. بۆیە پێم وایە پێویستە کورد لەم کابینە وەزاریە کە ئێستا بەپێی ئەو بەرنامەی کە دانراوە لە ماوەی ساڵێک ڕەنگە چەند مانگێک بکێشێ، ینی زیاتر لە ساڵێکە، پێم وایە کورد دەبێت تەرکیز لەسەر دوو یاسایی گرنگ بکات کە بەڵێ لە ناویانە ئەوەی کە گرینگە قانونی نەوت و غازە و هەمیشە ئاماژەم پێکردو ئەوەی گرینگە قانونی محکمەی ئیتیحادیە، قانونی ژمارە 30. باشە بەڕێز ئازاد ئاماژەت بە خاڵە گرنگەکان کرد کە کورد بەردەوام لەگەڵ بەغدا لەسەری وتوێژ و مشتومڕی هەبووە جێبەجێکردنی خاڵە دەستوریەکان ماف و شایستەداراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان کە بەردەوام بەبێ هۆی پابەندنەبوون بە دەستورە و لەلایەن حکوومەتی عێراقەوە پشتگوێ خراوە. هەرچەندە چاودێرانی سیاسی و لایەنە کوردیەکانیش دەڵێن نابێت زۆر خۆشبین بین و خۆشباوەڕ بین بەوەی کە ئایا ئەم کابینێ دەتوانێت ئەدای بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان باشتر بێت یان نە. پێتان وایە ئەمە هیچ لە پەیوەندیەکانی بەغدا و هەرێمی کوردستان دەگۆڕێت؟ ئایا ئەم حکوومەتە کە سۆدانی پێکی دەهێنێت لەگەڵ حکوومەتەکانی پێشوو بەرامبەر بە کورد هەڵوێستەکانی جیاوازە؟
دەزانی کێشەی عێراق لە 2005ەوە خۆ ڕەنگە زۆربەی حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئاماژەیان بەوە کردووە هەمیشە لە کاتێکدا کە پەیوەندیە سیاسیەکان نێوان هەرێم و بەغدا گەیشتووەتە ئاڵۆسترین شت کە خۆشی کێشەی سەرەکی لە جێبەجێنەکردنی دستورە ئابینێ. خۆ دستور وەکو بڵێ ئیلتیزامێکە لە کابینەیەکی حکوومەتی دیاریکراوە نییە، بەڵکو ئەم ئیلتیزامە لە 2005 کاتێک ئیقرار بەو دستورە کراوە کەوتۆتە سەر ئەستۆی حکوومەتی فدرالی. جا لەناو حکوومەتی فدرالی چ کابینەیەک یاخۆ چ کەسایەتیەکی سیاسی یاخۆ چه حزبێکی دیاریکراوە. من پێم وایە پێکێنانی ئەم حکوومەتە بە سەرۆکایەتی محەممەد شەیع سوودانی کە خۆی لە ئیطاری تەنسیقی ئەبینێت و دوورکەوتنەوەی کوتلەیەکی گەورە لە ناوماڵی سیاسی شیعەدا وەکو موقتەدا سەدر و ئەم بەڵێنانەی کە لە ناو کابینەکەیە دیاری کردووە و لە ناویشیانە یعنی جگە ئەوانەی کە پەیوەستن بە ناوماڵی کوردی حەسڕکردنی سیلاح بە دەستی دەوڵەتەوە و دەرهێنانی چەک لە دەستی میلیشیا شیعەکان. من پێم وایە ئەمە ڕەنگە تەنها لە چوارچەوەی دروشمامێنێ وەکو بەڕێزت وتت نابێ حزبە سیاسیەکانی کورد خۆش باوەڕ بن. بۆچی من سەرەتا ئاماژەم پێ کرد بۆ بەڕێست و بۆ بینەرە کورد هەر ئیتیفاقیەکی سیاسی بکە لە ڕووی یاساوە ڕەنگە ئیتیفاقیە یاخود ڕێکەوتن قووەی ئیلزامی نەبێ، بەڵام تۆ کاتێک کورد ئەوەی کە بڵێ گەرنتی بۆ مافە دستوریەکانی هەرێمی کوردستان بە خستنەوەی ئەو مافە دستوریانەیە لە نێوان ئیطارێکی قانونی یاخۆ چوارچەوەیەکی دستوری بە تایبەت وەکو من ئاماژەم پێکرد قانونی نەوت و غاز یعنی یەکێکە لە ئێستا داواکاریەکان وە سەرچاوەی سەرەکی کێشە بووە لە نێوان هەرێمی کوردستان و دیسان لە بیریش نەکەن و تکام وایە لە حزبە سیاسیەکانی کورد چەندین جار ئاماژەم پێ کردووە قانونی ژمارە 2005 محکەمەی فیدراڵی هەموار بکرێ چونکە لە ڕێگای ئەم دادگایەوە دژایەتیەکی گەورە لە ناوماڵی وەکو بڵێ کیانی سیاسی هەرێمی کوردستان. باشە بەڕێز ئازاد دوایە هەموو ململانێ و ئەو هەموو ئاڵۆزەی کە لە شەقامی سیاسی عێراقا بینیمان پێتان وایە ئێستا شەقامی عێراقی لەبارە یا بڵین عێراق بەگشتی بارودۆخەکەی لەبارە بۆی کە سوودانی بتوانێت میکانیزمەکانی جێبەجێکردنی کارنامەکەی هەنگاوی بۆ هەڵبگرێت و بە واقعی بکات بە کردەی بکات ئاستەنگەکانی بەردەمی چی دەبن؟ دەست خۆش پێم وایە حکوومەتی محەممەد شەیع سوودانی لە ژێر هەناسەی دەستکردی سیاسیە ئەوەی کە بەڕێزت وتت یعنی خۆپشاندانەکانی ساحەی تشرین و خۆت لە بەغدا پێڵین تشرینیون و دوێنێ دیمانیش لە راپۆرتەکەی بەڕێستان چۆن پەرلەمانتارە تشرینیەکان لە دژی ئەم حکوومەتە و سۆدانی وا خۆی ئەعلان کرد کە ئەم کابینەیە پێکاتووە لە کابینەیەکی هاوپەیمانی لە نێوان هەموو ناوماڵە سیاسیەکان بە شیعە بێ بە سونە بێ کورد بێ، بەڵام ئەگەر بێتە ناوەڕۆکەوە حکوومەتێکی تایفیە بە ئیمتیاز بە تایبەت لە دوای دوورخستنەوەی کوتلەی موقتەدا سەدر و دەست بە سەڕاگرتنی پرۆسیسە سیاسیەکە لەلایەن ئیطاری تەنسیقیەوە دیومان لە دوای دوورخستنەوەی موقتەدا سەدرە. لەبەرەوە پێم وایە ئەگەر بێت و بە تایبەت ئەوەی بەڕێزت وتت ئێستا عێراق بۆتە گەندەڵی بۆتە کێشەیەکی سەرەکی لە عێراقا پێویستە ئەو خەرایە سەڵاتانیان لە ناو جەرگەی حکوومەتی عێراق دیمان پێش 2 ڕۆژ لە مەوزوعی زەرائیب کە پەیوەست بوو بە ئەمانەتی زەرائیبەوە چەند کەسێک ملیارەها دۆلاری عێراقیان ویستیان ئاودیوی عێراق بکەن. لەبەرەوە فەساد پێویستە ڕەگ و ڕیشەی دەربێنرێت. خۆ کوتلەی سەدریش زۆر جاریان تشرینیەکان لە 2005ەوە تا ئێستا ملیارەها دۆلاری عێراق براوتە دەرەوە. من پێم وایە ئەگەر کابینەی شەیع سوودانی نەتوانێت دژایەتی گەندەڵی بکات لێرە مەبەستمە تەقینەوەی ساحەی تەحریر یاخۆت خۆپشاندەرەکانی تشرینیەکان و لە بیریش مەکە وا پێیان نەبێ بەڕێز موقتەدا سەدر ئێستا بێدەنگی هەڵبژاردووە ڕەنگە بارودۆخی عێراق بگاتە ڕادەیەک تدخلکردنی موقتەدا سەدر گرنگ بێت بە تایبەت ئەوەی پێویست بێت بە جادەی عێراقیەوە بە شارعی عێراقیەوە. بۆیە من پێم وایە ئێستا موقتەدا سەدر لە دەرەوەی هۆڵی پەرلەمان ڕقابەیەکی باشی لەسەر کابینەی محەممەد شەیع سوودانی ئەکات و خۆشیان کوتلە سیاسیەکانی ئەوانەی بە ئیطاری تەنسیقی نوری مالکی و هادی عامری و ئەوانەی کە توانیان سەرۆکایەتی حکوومەت و کابینەکە پێک بێنن هەمیشە ترسی گەوریان لە ساحەی تەحریر و بەڕێز موقتەدا سەدر دەمێنێتەوە.
بەڕێز ئازاد دۆسکی چاودێری سیاسی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. بەڕێز.